وي لو هڵمایە ئەم جارە چی قەومایە كاكو قبل تدري كاكو يراوني والله يراوني نانقوتسن چی وەرە چی بۆ تۆ ئارامە ناردۆ بۆ ماڵی ئێمە بە تەکسیەکەیە تو باوکم لە چێ دەناسی؟ نانا تەکسیەکە تەکسیەکە وتی ئەوە کوڕی ئەو پیاوە ناوی سعدیە مامۆستاکە ئەڵێ هاتووە تەکسی بۆ گرتوێزە تەکسیەکە هێناوێتەوە بەس دوونی و ئارام نەگەڕاوەتەوە ماڵێ وەڵقەویەک پەنجاب قۆڵی کام دەوڵەمەندیەوەی ناخۆشە کاکە دەوڵەمەندیەوەی ناخۆشە لەبەر پارە فڕاندیان یعنی ئەو شتانی کە ئەتو کردت پێت ڕاست بوو ها ئەو ڤیدیۆیانەت پێ ڕاست بوو سعدیەوە عشقە عشقك هەموو شتێکت پێ دەکاتن کەسێک لە پژە مۆزای هەیە دام پێم بدە ئەو کەسە چێیە ڕەشیدە من؟ سعدی خالی دوو ماڵ و یەک سعدی دووشەممە کاتژمێر 9.